بەڵاسەقانم کاتەوە باش ڕاستە خۆ لە شاپرێس لەگەڵتین بەڕاستەوە ئەندامی پەرلەمانی عێراق ئەمڕۆ بۆ لێرە من وەکو کوردێک لێرەم بێژگەلەوەی وەکو پەرلەمەنتارێک من وەکو کوردێک بە هەرکی سەرشانی خۆم ێزانم ئەمڕۆ لێرە بەشدار بم وڵاتەکەم دووچاری داگیرکاریە بێتەوە سروشتی جوانی کوردستان دووچاری شەهیدبوون و لە ناوچوون ئەبێتەوە بۆیە ئەرکی سەرشانی هەمومانە تێکڕای تاکی کوردکەوە دش بەم داگیرکاریەوە بەم شەهیدکردنەی سروشت بۆستینەوە بێدەنگی دەسەڵاتدارانی هەرێم واوکات دەسەڵاتدارانی عێراقی بۆچی ئەگێڕێتەوە لە بەرامبەر ئەم دەست درێژانی دەوڵەتی تورکیا بۆ سەرقاتی هەرێمی کوردستان وەکو عێراق و پەرلەمانی عێراق بێگومان ئیدانەکردن تەنها شتێکە کە چاوەڕوان نەکرێ بێجگەلەوە لە چوارچێوەی ئیدانەکردن دەرناچێ عێراق بە ئەنوای قێران و بە کێشەی زۆردا تێپەڕێ بێجگەلەوەی کە بەرەوە هەڵبژاردن ئەڕوا بۆیە هیچ کات لە ئیدانەکردن زیاتر چاوەڕوانی هیچی لێ ناکرێ و ئەوان تێکرا بەعام پێیان خۆشە کە هەرێمی کوردستان بەرەو لاوازی زیاتر و زیاتر بچێ نامە زام و برینی قوربانیانی ئێمە چارەسەرەکات بە هیچ شێوەیەک بۆیە ئەبێ گەلەکەمان خۆی هەڵوێستی هەبێ و فشار بخاتە سەر تێکڕای حیزبەکانی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستانە بۆ گۆڕینی شێوازی بیرکردنەوەیان سیاسەتیان استراتیجیەتیان بۆ ئەوەی بتوانین بەرەنگاری ئەم لەشکرکێشیانە ببینەوە ئێستادا سەڵاتدارانی هەرێم بەشێک لە سەڵاتدارانی هەرێم بوونی پەکەکە لە ناوچەکە بە مەترسی گەورە دەزانەوە بە هۆکار ێزانن بۆ ڕوودانی ئەم جۆرە لەشکرکێشە لەلایەن دەوڵەتی تورکیاوە بۆ جوونی بەڕێز بێگومان تورکیا ئەمە وەکو بەهانەیەک بەکارهێنێ وەکو کارتێکی فشار بەکارهێنێ ئێمە بە هیچ شێوەیەک کارتی فشار و بەهانە نەینە دەستەوە هیچ کامێک لە حیزبەکان تێکرا ئەبێدان بە خۆمانە بگرین بۆەوەی ئەوە نەبینە ڕێخۆشکەر بۆ ئەو پەلاماردانە بەڵام وەکوتر ئەمە سیاسەتی تورکیایە و سیاسەتێکی داڕێژراوە و کار بۆ لە ناوبردننی هەرێمی کوردستانەکەن.